وەستانی چەند کاتژمێری لە گەرمایەکی بەرز بۆ وەرگرتنی بەنزینێکی گران. ئەمە دوایین کێشەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستیەوە گیرۆ دەبوون. بەڵام بارگرانی بەرزبوونەوەی نرخی بەنزین تەنها لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە. بە گوێرەی دوایین داتای ماڵپەڕی نرخی جیهانی نەوت، ئێران و سووریا و عێراق هێشتا لە نێوان 12 وڵاتدان کە نزمترین نرخی بەنزینیان هەیە. لە کاتێکدا هۆنگ کۆنگ و نەرویج و دانیمارک زۆرترین بەرزبوونەوەی نرخی بەنزینیان تۆمار کردووە. شەڕی رووسیا لە ئوکرانیا و زۆربوونی خواستی جیهانی دوای کەمکردنەوەی ڕێوشوێنەکان دژی پەتای کۆڕۆنا بە هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخەکان دادەنرێن. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن مانگی داهاتوو بڕیارە سەردانی سعودیا بکات. سەردانێک کە چاودێران دەڵێن لە ژێر گوشاری بەرزبوونەوەی نرخی بەنزیندایە. سەردانەکە ڕەخنەی زۆری بە دوای خۆیدا هێناوە بەهۆی تێوەگلانی بەرپرسانی باڵای سعودیا لە کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی. من ناچم بۆ ئەوەی کۆبوونەوە بکەم لەگەڵ محەممەد بن سلمان. من دەچم بۆ کۆبوونەوەی نێودەوڵەتی کە ئەو بەشێکە تایدا. تەنانەت بەرزبوونەوەی نرخی بەنزین لە هەندێک وڵاتدا بووەتە هۆی بایکۆتکردن و خۆپیشاندان. ئەمەی دەیبینن بریتە لە ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەرانی وڵاتی ئیکوادۆر لەگەڵ هێزەکانی پۆلیس دوای ئەوەی ناڕەزاییەکان دژ بە بەرزبوونەوەی نرخی خواردەمەنی و بەنزین گرژیان تێکەوت. نرخی شتومەک زۆر گرانە، ناتوانین پێداویستی سەرەکیەکانی ڕۆژانە بکڕین. نرخەکان فڕیون، نرخی بەنزین و وزە بەرز دەبێتەوە. لە ئەنجامی درێژەکێشانی شەڕی رووسیا لە ئۆکرانیا هەندێک لە چاودێران پێشبینی دەکەن کە بازاری وزە لە جیهاندا بە تەواوەتی بگۆڕێت. وڵاتانی ئەوروپا لە ئێستادا هەوڵ دەدەن کە پشبەستنەکانیان بە وزەی رووسیا کەم بکەنەوە. بەڵام تا خستنە ڕووی زیاتری وزە یا کەمبوونەوەی خواست لەسەری پێشبینی دەکرێت نرخەکان هەر بە بەرزی بمێننەوە. ڕێکار حوسێن، دەنگی ئەمریکا، واشنگتن.